زۆر حالەتە بۆ 3 سیارە 4 سیارە لە دواوە لێچیانداوە. لە کاتی بارانباریدا هێزی لێخشان کەم دەبێت، هێزی خلیسک زۆر دەبێتن. دەبێت شوفێر خۆی پابند بێت بە ڕێنماییەکانی هاتوۆ لە کاتی بوری کەشوهەوادار. لە کۆتایی ئاوەکەی کە لێمدا سیارەکە لە دەستم وەریگرت کەم 10 ساڵە شوفێری دەکەم، هیچ کاتێک هەستم نەکردێت سیارە ئەوەندە بە ئاسایی لە دەست دەردەچێت. شوفێران پێویستە بەعقل مامەڵە لەگەڵ ڕێگاوبانەکان بکەن لە کاتێک کە کەشی بارەناوی بێت. شەقامی 120 مەتری خێرایی دیاری کراوە تایدا 110 من بە 110 دەڕۆم. ئەو 110 لە بۆ کەشی ئاساییە. حادیسە ئەوە نهائیان پەیوەندی بە دیزایانی ڕێگاکەوە نییە. شوفێر بزانە لە کاتی بارانبارین خێرایی دەبی کەم بکرێتەوە. بەرنامەی ترافیک ئەم جارە باز لە کاریگەری گۆڕانی کەشوهەوا لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ دەکات کە گۆڕانی وەرزەکان و هاتنی زستان چەندە کاریگەری هەیە لەسەر ڕووداوەکانی هاتوچۆ، بە تایبەت لە کاتی بارانبارینی بەخوڕ و کۆبوونەوەی ئاو و لافا و دروستبوونی تەمومژ و کەمبوونەوەی مەودای بینین. لەم بەرنامەیە دەمانەوێت هەموو ئەو ڕووداوانە نیشان بدەین کە لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوا و بارانبارین و سەرما و سۆڵە و بەستنی شەقامەکان بەهۆی نزمی پلەی گەرما و دروستبوونی شەختە. دەمانەوێتەوە بخەینە ڕوو بۆ کەمکردنەوەی ڕووداوەکان لە کاتی زستان و ئەو گۆڕانە لە کەشوهەوا پێویستە شۆفێر چۆن شەقام بەکاربێنێ. ترافیک بۆ دەرخستنی کاریگەری کەشوهەوا لەسەر هاتوچۆ بە چیرۆکی شوکری شۆفێر دەست پێ دەکات. لەو چیرۆکە ڕووداوێکی نەخوازراو دەجێڕینەوە کە بۆچی ڕوویدا و هۆکاری چییە؟ ئێرە ئەو شوێنەیە کە پێی دەوترێت گۆڕستانی ئۆتۆمبیلەکان. هەموو ئۆتۆمبیلانەی تووشی ڕوودا و پێکدادانی سەخت دەبن لێرە دەنێژرێن و چارەنووسیان دیاری دەکرێت. دەیان ئۆتۆمبیل لە ئەنجامی گۆڕانی کەشوهەوا و باران تووشی ڕووداوی هاتوچۆ و وەرگەڕان بوونە. شوکریش یەکێکە لەو شۆفێرانەی کە ئۆتۆمبیلەکەی چارەنووسی بوو بەم شوێنە. کە داخلی 120 لە ڕێگای کۆێ کە هاتن بەڕاستی بارانەکی زۆر بوو. لە کاتی بارانە زۆرەکەشدا هەموو شوفێران احتیاتی خۆیان وەردەگرن لەو کاتێکە بارانە بەڕاستی ڕێگاش زۆر سیارەی تێدا نەبوو، زۆر قەلەباڵغ نەبوو، بەڵام کە هاتین نێزیکی ئەو جادەی بوون کە لا دەدەلۆ جادەی شەقلاوی دەچین دێوسە جادە ڕئیسیەکەی لەوێن دەرێ بەڕاستی ئاوێکی زۆر خڕ ببووە. لە ناکاو شوفێرەکان هەمویان وەستان ئەمیش یانەوەتە دەبا خۆم لە سیارەکانی پێشە خۆم دابە یانیشەوەتە دەبا لام بدابە کە لامدا بەڕاستی ئەو ڕووداوە ڕوویدا. ئەگەرچی ڕووداوەکە برینی جەستەی کەم بوو، بەڵام ئۆتۆمبیلەکەی زیانی زۆری پێگەیشت و کەوتە گەراجی سکراپخانەی ناوچەی پیشەسازی باکووری شاری هەولێر. کە لامدا لە سیارەکان لامدا بەڕاستی ینی ئەم لەو سورعەتەی نەبووم، بە سوکە لادانەکەم زۆر بوو، سیارەکەم سوورە، بەس ئەمن ئەلحەمدوللا خۆم بەستا بۆ بەڵێ لە کۆتایی ئاوەکەی لێمدا، لە کۆتایی ئاوەکەی کە لێمدا سیارەکە لە دەستم وەریگرت. یعنی بەڕاستی هیچ کاتێکی کە من 10 ساڵە شوفێری دەکەم، شوفێری تەکسیشم 10 ساڵە هیچ کاتێک هەستم نەکردێت سیارە ئەوەندە بە ئاسایی لە دەست دەردەچێ. بەس بەڕاستی هەموو شتەکان هۆکاری هەیە. هۆکاری یەکەمی ئەوە بوو کە گڵدانەوەی ئەو ئاوانە بوو، ئەو ئاوە بوو کە ئەوەش لە ڕێگای کۆمپانیاوە، ینی بەڕاستی ڕەنگە کەمتەر خەمیەکی تێدابیتن کە پێشم نیش کەسانی کە تووشی ڕووداوی لەو جۆرە بووینە. هیوادارم لە پاشە من ینی ئەو کێشانە چارەسەر بکرێتن، نەبێتە هۆی ئەوەی کە کەسانی تر زەرەمەند بن کە لەو کاتەیدا کە سوکانەکە لە دەستم وەریگرت و ئیدی ئەمن لەو کاتەوە نازانم یانی چیم بەسەرا ئەرە ئەوەندەم زانی سیارەکە سوورا و
دام لە عامودێک و دواتریش خێرخوازانێکە لە ناو جادەی بوون یعنی بەڕاستی هاتم بەهانامەوە ئەگەر خۆم نەبەستابایەوە ڕەنگە ڕووداوەکە زۆر لەوەی زیاتر دەبوو کە چاوەڕوان دەکرا بەڕاستی شتەشکەش ینی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن برادرانی هاتوچۆیە بەڕاستی کە دەزان شەقامێک ئاوی لێگل بوویتەوە یعنی کارمەند زۆرە ئەشیا زۆرە ینی ئەو کەرستانێکە بۆ برادرانی هاتوچۆدانرا ینی ڕێنمایی کەرێک بیتن بۆ ئەو شفێرانێک کە نەک کابرا لە سورعەتەشی دێتن ئەگەر هەشتابی ئەگەر سەدبی کە ئەو جادە دروست کرایە پێ دڵێ کاکە 100 بڕۆ 110 بڕۆ ینی ئەو لە ناکاو دەگاتە ئاوەشی بەڕاستی کارە ساد ڕۆ دەداتن یعنی ئێستا من وەکو کابراایکی کە شفێرم یعنی بەڕاستی ئەمن ڕەنجی 3 ساڵم بەزایع ڕۆیشت. ئەو ڕووداوانە زۆربەی جار بەجیان لە دەستدانی شۆفێر و سەرنشینەکانیش کۆتاییان دێت لە ئەنجامی خێرایی و چڕی شەقامەکان و کۆبوونەوەی ئاو لە شەقامە سەرەکیەکان و کەمبوونەوەی مەودای بینین. ئەو ڕووداوەش لە شەقامی 120 مەتری شاری هەولێر ڕوویدا. سەرەتا داواکاریەکە ناستەوە پەیوەندی بەوەی وەبیتن برادرانی هاتوچۆ لێدا کەمتەر خەم بن چکە شەقامەکی نوێیە یعنی ئەو کەسەی کە ئەو پرۆژەیە کردیا حسابی ئەوەش بکاتن دەبی بزانیت لە کاتی ئەوەندە ئەو ملیمە بارانە کە دەباری ئەو مەزرایانە ئەو بارانەی هەزم دەکا دەتوانی ئەو کۆمەڵە ئاوەی کە خڕ دەبتۆ لە خۆی دەگریتن دەتوانی لە ماوەیەکی کووردا ئەو ئاوەیە هەموو کۆتایی پێبین نەک ئەوە ببتە گڵدانەوەی ئەو کارە ساتانی لێ ڕوودات. سەبارەت بە جیرانی ڕێڕەوەکانی ئاو و کۆبوونەوەی ئاوی باران و پەنگ خواردنی لە ناوەڕاستی شەقامەکان بەشێک لە شۆفێران گلەیی دەکەن و داوای چارەسەری پێویست دەکەن. پۆلیسی هاتوچۆ لە ترافیک وەڵامی گلەیی شۆفێران دەداتەوە و ڕێنماییان دەکات. خۆی لە کەشی باراناوی کەشی زستانە کۆمەڵە گۆڕانکاری ڕووداتن کە هیچیان لە بەرژەوەندی شوفێران نییە لەلایەک خودی شوفێرەکان ئاست و مەودای بینینیان کەم دەبێتەوە بەمە تووشی پەژۆکاوی دەبن بەلایەشتر خودی ڕووی ڕێگایەکان کاتێک کە تەڕ دەبن بە ئاوی بارانەکان ئەو هێزێکە هیانە لە کاتێک کە ئۆتۆمبیلەکان لە سەریان دەڕۆن و لێخشاندن دروست دەکاتن ئەو لێخشاندنە نامێتن جگەلەوەی کە ئەو چینە ئاوەی کە کۆ دەبێتەوە لەسەر شەقامەکان یاخود ئەو خۆڵ و پیسە کە کۆ دەبێتەوە ئەو وا دەکە دەبێتە بربەستێک لە نێوان لێخشاندنی تایەکان و ڕووی ڕێگایەکان بەمەش ئەو هێزەی کە ئۆتۆمبیلەکان چەسب دەکە لە کاتی ئاسایی ئەوە نامێتەوە لەلایەکی تریش خودی ئۆتۆمبیلەکان کە دیسکەکانیان تەڕ دەبن بە ئاوی باران ئەوە وا دەکاتن مەودای برێکردنیان پێویستی بە زیاتر بێتن جگە لەوەش برێکەکان ڕق دەبنەوە بە باشی کار ناکەن بۆیە شوفێران پێویستە بە عەقڵ مامەڵە لەگەڵ ڕێگاوبانەکان بکەن لە کاتێک کە کەشی باراناوی بێتن و ناکرێتن بڵێن ئەمە شەقامەکە لە بۆ نمونە شەقامی 120 مەتری خێرایی دیاریکراوەتیایدا 110 من بە 110 دەڕۆم ئەو 110 لە بۆ کەشی ئاساییە یعنی ئەو ڕووداوی کە ڕوویدا بەداخەوە ئەو شوفێری تەکسیەکە خۆشە شەبەستونێکی کارەبا ئەوە یەکەمی قسەیەوە بوو وتبووی من بە خێرا نەڕۆیشتم بە خێرایی شەقامەکە ڕۆیشتم بەڵێ خێرایی شەقامەکە 110 بەڵام ئەو 110 لە بۆ کەشی ئاساییە لە بۆ کەشی بارانیە لە بۆ وەنە کاتێک کە ڕووی بارانەکان ڕووی شەقامەکە تەڕ بێ بە ئاوی باران تۆش بڵێ بە هەمان خێرایی پێی دەڕۆم چونکە لەو حاڵەتانە کۆنتڕۆڵ دەستان زیاتر دەبێت. پێی من بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە پێش هەموو شتێک دەبێت جادە و بانەکان هەمووی بەڕێک و پێشی چا بکرێن ئەو ئاوانەی کە ڕادەوەستن هەندەسەیان هەیە هەندەسەی خۆیان هەیە بێن تەماشای ئەو جادانە بکەن بزانێت چێ ئاو ڕادەوەستێ ئەو ئاوانە لێ نەگەڕن ڕاوەستێ لەبەرەوەی کارەساتی گەورەی لێ دەژێت و دوای ئەوە دەبێت هیمایە دانێن هیمایە علامات کە ئەو شوێنە ئاوە ئاو ڕادەوەستێ لەو شوێنە سیارەکان دێن تۆزێک سەبر بکەنەوە لەسەر خۆ ببنەوە. تاسەکانی دەورێکی زۆریان هەیە بەڕاستی لە تاسەکان لا دەدەن تووشی حادسەی گەورە دەبن ئەوە تاکە دەیبین ئەو سیارانە هەمووی تازەیە و هەمووی خەسایی لە وڵاتمان و لە خۆمان دەدرێت بەڕاستی یعنی هەر سیارەیەک بە کۆمەڵێک پارە دەکردوایەوە ئەو پارێش هەمووی
وێران دەبێ یعنی بەڕاستی داوا لە هاوڵاتیان دەکەین و شوفێران دەکەین و کە کاتی باران هات لە بارانباریندا سەبر بکەن و هێواز بن و تطبیقی ئەو ڕێنمای هاتوچۆ بکەن و ئەگەر هاتووش بارانباری دەبێ تیمی شارەوانی دەست بەجێ بگات. لە وەرزی سستان شوفێران ئاگادار بن هەم جادەکان تەڕە بێ باران زۆرە تەمومش پەیدا دەبێ شوێنی وایە ئاو ڕادەوەستی سیارەکان داوان لێ دەکەین سوفێرەکان تیژ ڕەو نەبن و حکوومەتیش هەر شوێنێک کە ئاو ڕاوەستا پێویستە هێمایەک دابنێ یان ئەوتە چاودێری مرورێک شتێک دابنێ کە خەڵک ئاگادار بکاتەوە و دەنا مستەرسی زۆرە بێ. ئێمە وەکو شەقام ناکرێتن ئێمە هەر بستێک و پۆلیسێکی هاتوچۆ دەبنێن بەڵام بەگشتی ئێمە ڕێنمایی بە شوفێران دەدەین کاتێک کە گۆڕانکاری لە کەشەوە ڕووداتنەوە پێیان ڕدەگەین لە بۆ نمونە فلانە شەقام ئاوی تێدا وەستاوە فلانە شەقام ئەگەر هەیە کە لافاوی لێ بکەوێتەوە بۆیە شوفێران ڕێگای بەدیلیان لە بۆ دەدۆزینەوە و بە بەردەوامیش لەو شوێنانێک کە ئەگەر هەیە بە بەردەوام ئاوی بارانی لەکۆ بێتەوە لەو شوێنانە ئەمە پۆلیسی هاتوچۆ دادنین لە شوێنانێک کە بەفروباران هەیە هێمای هاتوچۆ دادرین بەڵام تۆ ناکرێتن بڵێ من هەر بستە شەقامێک و پۆلیسێکی هاتوچۆ لێدا بنێم و ناکرێتن ڕێنمایش لە بۆ نمونە لە بۆ کاتی باراندا بنێن و لە دوای ئەو ڕێنمایەکە هەڵبجێتە چکۆ ئێستا لە بۆ نمونە شەقامەکانی ناو شار ئێمە کاتێک کە باران دەبارێت خۆ هەمومان دەرچی پێ دەکەن ئەو بارانە و شەقامەکان ڕۆکانیان تەڕ بۆ بۆیە دەبێت بە خێراییەک بڕۆن کە کەمتر بێتن لەو خێرایی کە دیاری کراوە جگەلەوەی پێویستە مەودای سەلامەتی یاخود مەودای بێوەی لە نێوان ئۆتۆمبیلەکان زیاتر بێتن چونکە ئۆتۆمبیلەکان پێویستیان بە مەودایەکی زۆرترە کاتێک کە برێک دەکەن بۆ ئەوی بە شێوەیەکی سەلامەتانە بۆستن. ترافیک لە بەدواداچوونی بۆ گلەیی هاوڵاتیان لەسەر وەستان و کۆبوونەوەی ئاو و دروستبوونی جەنجاڵی لە شەقامەکان کە زۆر جار ڕووداوی گەورە دروست دەکات دەچێتە یەکێک لەو شوێنانەی کە شەقامێکی سەرەکی ئاو تێیدا بووە بە کۆس بۆ شۆفێران. ئەو ڕۆژەی کە برێ بارانە یاخود ئاو هەردەستیان منهۆڵەکە دەگیرێ بەڕاستی کارمەندانی هاتوچۆ زیاد لە حەد هیلاک دەبن یعنی ماندی بوونمان زۆر زیاترە ماندی بوونمان زۆر زیاترە ڕۆژانە ئێرە ئەگەر ملاحەزەتان کردووە لە زوومی کامیرەکانتان دیارە یعنی منهۆڵێکە دەگیرێ ئاوەکەی دەمینێتەوە زۆر سیارەی گەورە هەیە زەختی لێ دەکەین یعنی پێی دەڵێن بڕۆ کێشەت نییە دەڵێ ناچم سیارەم دەگژێتەوە کەواتە کە لێرە بەسەر نەکەت سەبری کردەوە ئیزدیحام دروست دەبێت کە ئیزدیحام دروست بوو ڕووداوی لێ دەکەوێتەوە زۆر حالەتە بۆ 3 سیارە 4 سیارە لە دواوە لێچیان داوە پیسەبیلی چ ئاماژەی پێ دەکەین زەختی لێ دەکەین کاکە زادەکەت چ کێشەی نیە ڕاستایە تەنها منهۆڵێک گیراوە ئاو هەستاوە دەرێ سیارەکەم دەگژێتەوە ناڕۆم و بەنسبەت زادێک کەس نەزانێ بەڕاستی زۆر ئیزدیحامی لەسەرە یعنی خەڵک تاک بە تاچی ئەوەی کە ماڵی لێرە بێ هەمووی دەزانێ زۆر بەڕاستی بێزارە کە دێ فلکێکە مەسافێکی کەمە بە 100 مەتری بە 20 دقیقە 25 دقیقەی ناڕوە و کارمەندانی هاتوچۆی خۆشمان بە ئەفسەرەکان بەڕاستی تەقسیریان نەکردووە بگرە زیاتریان کردووە. ئەرچی من ڕۆژانە تەنزیم سەیرە وەکو ئیزدیحام لە هەر شوێنێکی هەبێ ئێمە وجودمان هەیە وەکو بەنسبەت ئێرانە لە بەیانی زۆوە بەڕاستی ئێرە زەختێکی زۆری لەسەر وەکو ئاماژەم پێکرد سیارن بەسەر نەدەکەت لەبەرەوەی ئاو هەستاوە ترسی لەوەیە سیارەکەی بگژێتەوە ئێمە زەختمان لێ کردووە ئەو ئیزدیحامەی نێڵین چۆن نەهێڵین زەختیان لێ بکەین بێ بڕۆن لەو ئاوەی بڕۆن بەڕاستی ئەوەش ئەگەر چارەسەری بکەن ئێمە مەمنونیان دەبین وەکو کارمەندی هاتووە وەکو ئیزدیحام نامینێ و ڕووداویش کەمتر دەبێتەوە. بەڕێوەبەری شارەوانی سێ باز لە هەوڵەکانیان دەکەن بۆ هاوکاری خەڵک و کردنەوەی ڕێگاکان بە هاوکاری پۆلیسی هاتوچۆ. دەمانەوێت بپرسین چێ بەرپرسیارە لە چارەسەرکردنی ئەو گرفتانەی کە لە وەرزی زستان شەقامەکان دەکەن بە گۆڕەپانی ڕووداوەکان لە هەندێک کاتدا. دەبارەت بەو کە بارانەی کە دەبارێتن هەروەها دەبێتە هۆی تێکدانی شەقامەکان و دروستبوونی چاڵ و هەروەها
پەککەوتنی ئۆتۆمۆبیلەکان کە ئەو ئاوە خەر دەبێتەوە ئێمە وەکو تیمەکان یەکەم لادانی ئەو ئۆتۆمبیلانەیە کە پەچیان دەکەوێتن و هەروە پاشان لێژنەمان هەیە لێژنەی بەدوادات چوون لێژنەی سیانە لە ڕێگای کارگەی قیری سەرۆکاتی شارەوانی هەولێرەوە هەڵدەستن بە دیاریکردنی ئەو چاڵانە وەکو ئەو چاڵانە پڕ بکرێتەوە بیلۆ ڕۆژی داهاتوو ئەو گرفتانە نەمێنێتەوە بۆتە هۆ جەنجاڵیەکی تر کە ڕۆژانی تەبیعیش تووشی ئۆتۆمبیلەکان تووشی ئیزدیحامی شەقامەکان تێدا نەمێنێت. سەبارەت بە و گلەیە هاوڵاتیانەش ئێمەش بەڵێ ئاگادارین کە چارەسەرکردنی ئەو لافاوانەی کە ڕوودەدات بەخۆیەکو باسم کرد زۆر شوێنان ڕوودەدا سەبەبی ئەوەی کە لە ماوەیەکی کەمدا بارانێکی زۆر دەبارێت بە خۆر دەبارێت چارەسەرکردنیان دروستکردنی مەجرایە ئەمەش بە خۆمان دەزانین ئەم چەند ساڵێک کە تووشی ئەو قەیرانەدارایی بوودا کێشەمان گرفتمان لۆ دروست بۆ نەمانتوانیوە بە پێی ئیمکانیەتی تەواو ئەو کێشانە چارەسەر پێ ئینشاڵە لە ئایندێکی نوزدە ساڵیدا بێتەوە لەگەڵ دەستپێکردنی حکوومەتی نوێ و ئەوانەی ئیمکانیات ئەو جەنجاڵیە و ئەو قەیرانەدارایانە چارەسەر بکرێن و بتوانین ئەو شوێنانێک کە دیاریمان کردووە دەزانین چێن شوێنە بتوانین کاری پێویستی لە ئەنجام بدەین بە دروستکردنی ئاوەڕۆ و بە ئاوەکان گەڕاندنی ڕێڕەوی ئاوەکان بۆ دەرەوەی سنووری شارەوە. دوای ئەو بەدواداچوونە شارەوانی سەی هەولێر تیمەکان ئاگادار دەکاتەوە کە شانبەشانی بەرنامەی ترافیک بەهانای خەڵکەوە بچن. سەبارەت بە ئەو هەر شەقامێکی ڕێکی تووشی کۆکردنەوەی ئاو دەبێتن ئێمە یەکەم هەنگاومان بە لێژنەکە ئاگادارن هەر بە کاتێک کە باران دەبارێت لێژنەکە دەگەڕێنەوە دەوام لە شەودا بێت وەکو وێنەشمان لەلایەکە دوێنێ تاکو سێ شەو لە گەڕکی سێبەردان لە گەڕەکی هەولێری نوێ تووشی ئاو کۆکردنەوەی ئاوبووین و تەقینی ڕێڕەوێکی ئاو بووە کە گەڕێتەوە ناو گەڕکی سێبەردان تیمەکانمان ئامادە بوونە بە هاوکاریکردنی خەڵکەکان و چاکردنەوەی ئەو تەقینەی کە لە ڕێڕەوی ئاوەکە ڕوویدا بوو. یەکەم هەنگاو کە ستافیمە ئاگادار دەکرێنەوە کە دەزانن تووشی قەڵەباڵغی ئۆتۆمۆبیل دەبن ئاگاداری هاتوچۆ دەکەینەوە برایانی هاتوچۆش بە ئەو پەڕی ڕێز و توانە و هاوکاریان و هاوکاری ئێمە ستافی ئێمەیان کردووە بۆ نەهێشتنی ئەو جەنجاڵێک کە لە شەقامەکان ڕوودەدات و هەروەها کار ئاسانی بۆ فەرمانبەرانی ئێمە تاکو بتوانن بە زووترین کات ئەو مەنهۆڵان ئیلێتانە خاوێن بکردن ئەوانەی تووشی جیران دەبن بە ینی هاوکاریی تەواو هاوکاریان کردو. لەگەڵ هاتنی وەرزی زستان و خۆمان ئاگادارینەوە نزیکانەکە و بارانەکی زۆر لە ماوەکی کەمدا دەبارێتن و دەبێتە هۆی دروستبوونی کێشەی کۆبوونەوەی ئاوگرتنی مەجارەکان و هەروەها ئەو خۆڵ و خاشاک و پاشماوانە لەگەڵ ئاوەکە خۆیدا دەهێنێتن و دەبێتە هۆی گرتنی مەجراکان. ئێمەش وەکو تیمی شارەوانی بەڕێوەبەراتی شارەوانی سێ بە سەرپەرشتی خودی جەنابی وەزیری شارەوانی گەشت و گوزارە و خودی جەنابی پارێزگاری هەولێر هەروەها لەگەڵ بەڕێز جەنابی سەرۆک شارەوانی هەولێر و بە هاوکاری تیمەکانی هاتوچۆ لەبەرەوەی نەبێتە هۆی جەنجاڵی لە ڕێگا شەقامە ڕئیسیەکان و هەروەها ئەو ئاوانەی کە دەستێتە ناو گەڕەکەکان تووشی هەر ئەگەرەکی نەخوازرا بێتەوە بە هاوکاری کۆمپانیای خاوێنکردنەوەی سنووری بەڕێوەبەراتەکەمان هەموو ڕێکارێک دەکرینە بەر و لێژنەمانێ پێکێناوە. وەک ڕێنماییەک بۆ شۆفێران و ئاگاداربوون لە ئۆتۆمبیلەکانیان لە کاتی لافا و ئاوی زۆر لە شەقامەکان ئەندازیارێکی میکانیکی دەدوێنین. ئەو ئۆتۆمبیلە بەهۆی گۆڕانی کەشوهەوا کە بارانێکی زۆر باریە عاتڵ بووە. ئەویش ئێستاکە کە تەمەشامان کرد عاتڵبوونەکە هەمووی ئەسبابی لە ئاو چوونە ناو مەچینە و سووتانی بەشێک لە پارچە کارەباییەکانی دروست بووە.
کەواتە ئاو سلبیاتێکی زۆری هەیە لە بۆ ئۆتۆمۆبیل بە شێوەیەکی گشتی بەڵام زیاتر لە بۆ بەشە کارەباییەکەی و بەشە میکانیچەکەی کێشەی دروست دەکات. ئەو ئاوا بچیتە ناو هەر پارچەکی کارەبایی یا بچە ناو ئەو بەشانەی کە بەشی عەقڵ و بەشی تاخم فیوز و بەشی کارەبایاتی زۆرێ ئاو بستنایی بە بێ شک و گومان تێکی دەدا. لێ باشتر وایە کاتێک کە ئاو زۆر خڕ بوویتەوە لە جادەی یاخود بارانەکی بە خوڕ دەباری باشتر وایە ئۆتۆمۆبیلەکان لە جادەی ڕابگیرێن یاخود بە سورعەتێکی زۆر زۆر کەم لە ناو ئاوەکەی بڕۆن. ئەو سیارە بەناو ئاوێکەتیە ئاوەکی زۆر بووە سەبری نەگرتیە ئاوەکە کەم ببتەوە چەند دقەک یەکسەر بەناو کەتیە وای زانیە ئاساییە کەچی ئێستا و ئاو هەتا ئێرە هاتیە کە دەرکەی کردەوە ئاو هاتە ژۆرێ و مەچینەش هەمووی پڕ ئاو بووە ئێستا کە پاژۆی پشکنینمان لە بۆی کرد ئەوە دەرچوو مەچینەکەشی ئەزیێدا ئاو چیتە سەر پستن و وەلف و مەچینەکەی وێران کردیە بەهۆی هەڵەیەکی زۆر بچووک ئەویش سەبر نەگرتن چەند دقەی ناسوڕێ مەچینەکە ناسوڕێت چکە ئاو چیتە سەر وەلف و پستنەکان جامی کردی یعنی ئێستا برادرە تووشی کردنەوەی مەچینەی دێت. پۆلیسی هاتوچۆ لە ڕێگەی ڕادیۆی هاتوچۆ بەردەوام هەوڵی ئاگادارکردنەوە و هۆشیارکردنەوەی شۆفێران دەدات. سڵاوتان لێبێ جێگرانی ڕادیۆی هاتوچۆی هەولێر سەرنجتان ڕادەکێشم بۆ ئەم ئاگاداریە. ئاگاداری بەڕێزتان دەکەینەوە بەهۆی بارانێکی زۆرەوە ژێرپردی نەخۆشخانەی ڕزگاری گیراوە ڕێگای بەدیلیشی سەر نەفەق بەکاربێنن بۆ ئەوەی جەنجاڵی هاتوچۆ ڕوونەدات. هەر ئاگاداریەکە بیت هەر بەیاننامەیەکە بی هەر بڕیارێکی نوێ هەبێت لە ڕێگەی ڕادیۆی هاتوچۆی هەولێر بە جێگرانی ڕادیۆی هاتوچۆی هەولێر ڕادەگەینین کەوا خەڵک سوود لەو بڕیارە وەربگرێت کەوا کە چۆن ئەم بڕیارە دەرچووە و لە چێوە دەرچووە سەرچاوەکەی لە چێە. پەیامی ڕادیۆی هاتوچۆی هەولێر پەیامێکە بۆ هۆشیارکردنەوەی شوفێران کە دوور بن لە ڕووداوی هاتوچۆ لە کارەساتی هاتوچۆ. ئێمە حەز دەکەین نەک شوفێری تەکسی هەموو شوفێرێک ئەوەی دێ سواری ئۆتۆمبیل دەبێت لە شاری هەولێر و دەوروبەری چونکە شەپۆلی ڕادیۆ هاتوچۆی هەولێر تاکو سەر حدودەکانی شاری هەولێر ئەوەی سنووری شاری هەولێر بێت وەردەگرێت. باشترین ڕێنمایی بەجێی شوفێران ڕادەگەینین کەوا بە پێی وەرز ئەگەر هاوین بێ ئەگەر زستان بێ ئەگەر پاییز بێ بە تایبەتی زستانان لە کاتی بارانباریندا کاتێک ڕێگایەک دەگیرێت بەهۆی لافاوەوە ئێمە لە ڕێگەی ماچی ڕادیۆی هاتوچۆی هەولێرەوە بە خەڵکی ڕادەگەینین ئەم شوێنە گیراوە ڕێگای بەدیلی فیلان شوێنەکەشی بۆ دیاری دەکەین. کاتێک باران دەبارێت زیاتر ئاو لە شەقامەکاندا هەڵدەستێت دەبێت شوفێر ئەو خێراییەکەوە لەسەر تابلۆکانی هێماکانی هاتوچۆدان دراوە دەبێت ئەو زیاتر هۆشیارتر بێت دەبێت سەبر لێ بخورێت تاکو ئەو ئاوەی کە لە شەقامەکاندایە چونکە لە کاتی بارانباریدا هێزی لێخشان کەم دەبێت هێزی خلیسک زۆر دەبێتن دەبێت شوفێر خۆی پابند بێت بە ڕێنمایەکانی هاتوچۆ لە کاتی بوری کەشوهەوادا. ئێمە لە ڕێی ڕادیۆی هاتوچۆی هەولێر هەم ڕۆژانە لە بەرنامەی ڕۆژانەی ڕادیۆ کەشوهەوا بە شوفێرانی خۆشەویست ڕادەگەینی کە ئایا ئەوڕۆ کە بارانە هەورە هەتاوە پێیان ڕادەگەینین چونکە ئێستا یعنی تەکنەلۆژیا وا پێشکەوتووە هەموو خەڵکێک دەزانێت چ کاتێک باران دەبارێت چ کاتێک باران نابارێت چ کاتێک ڕۆژ دەردێت. بۆ قسەکردن لە سەرگلەی بەشێک لە شۆفێران لە کۆبوونەوەی ئاو لە شەقامی 120 مەتری و ئەو ناڕەزایەتی دروست بوو بەڕێوەبەری پرۆژەکە وەڵامی هەموو گلەیەکان دەداتەوە. ترافیک لەم بەرنامەیە پرسیاری لەسەر دۆخی شەقام و ڕێگاوبانەکانی ئاراستەی ئەو ئەندازیارە دەکات. ئایا ئێوە ڕازین لە شەقام و ڕێگاکان؟ بۆچی لەگەڵ بارانبارینێک لافاو دروست دەبێت و ڕوودا و دەخڵقێت؟ هاوکات ئەو ئەندازیارە وەک شارەزایەکی ڕێگاوبان هۆکارەکان بۆ ترافیک ڕوون دەکاتەوە.
لە دیزایانی پرۆژەکە لە ڕووی ئەندازەیەوە دیزاینشی زۆر ڕێک و پێک و تەواوی هەیە و پرۆژەکەش ئەمن ئەو گرتە ڤیددیۆیم دیت ئەوەی کە باس کرا پرۆژەکە طبعا ئەگەر لە کاتی بارانبارین ئەوانە سیر بکەیت هەر لە سەرەتای پرۆژەکە تا کۆتایی پرۆژەکە بە درێژی پرۆژەکە لە هیچ شوێنێک ئاو لەسەر جادە کۆ نەبوویتەوە چونکە ئەو پرۆژەیە جیا لە پرۆژەکانی تر سیستەمی درێنێجی جیاوازە سیستەمی درێنێژی ئەوەیە کە ئاو بە سلۆپی خۆی لە جادەکە دەڕواتە خوارەوە مەنزومەی درێنش لە خوارەوە بەڵام شتێکی زۆر ئاساییە کە لە کاتی بارانبارینی بە ڕێژنا طبعا تا ئەو کاتێک کە ئاوەکە تەسریف دەبی کاتێکی دێ بەڵام ئەوە نییە ئەو کۆپتۆ لەسەر جادا خۆی شتێکی ئاساییشە مەسەلەن کە ڕێگایەک تەسمیم دەکرێت لە بەجێرەی دیزایانی پرۆژەکە ئێستا با بڵێن پرۆژەی ڕێگای 120 مەتری دیزاینەکەی 120 کیلۆمەترە لە سەعاتەکی بەڵام دەبی لە کاتی بارانبارین ئەوە شتێکی ستاندەرە نەک لە بۆ پرۆژەیە من لە هەموو دنیاوە لە کاتی بارانبارین دەبی خێرایی کەم بکرێتەوە. مەوزوعی چاڵ و مەوزوعی نەبوونی فەرژینی خۆپاراستن لە زۆر شوێن مەوزوعی نەبوونی علامات و زۆر بەڕاستی زۆر شتی دیش کە پێویستە ڕێگاکان چاک بکرێ بەڵام طبعا ینی هەم ڕێگا و هەم بەکارهێنانی ڕێگاش بەڕاستی ینی ئەوە شتێکی زۆر گرنگە چونکە با بڵێن تیژڕەوی خێرایی زیاد لە پێویست و هەروە مەوزوعی برێک گرتنی لە ناکاو سوڕانەوەی لە ناکاو لە زۆر شوێن دەبینین حتا با بڵێن ڕۆیشتن بە پێچەوانەی ئاراستە ئەو شتانە هەمووی هۆکارن لەوەی کە ڕووداوی هاتووە ڕوودا. لە کۆتاییدا بەرنامەی ترافیک هۆکاری ڕووداوەکانی لە وەرزی زستان و لە کاتی گۆڕانی کەش و هەوا خراپبوونی ڕەوشی شەقامەکانی دەرخست. ترافیک دەیەوێت پەیامی ئاگاداری و هۆشیاری بە گوێی شۆفێران بدات بۆ ئەوەی سەلامەت و پارێزراو بن و نەبنە قوربانی ڕووداوەکانی هاتوچۆ لەو کاتانەی مەودای بینین کەم دەبێت و شەقامەکان گۆما و دروست دەکەن. هیوای ترافیک دروستکردنی کۆمەڵگایەکی سەلامەت و تەندروستە لە بواری هاتوچۆ.